لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ حەوت ساڵ لەمەوبەر کۆماری کوردستان لە مەهاباددا مەسەر لەسەر دەستی خازی محەممەد و هاوڕەکانی کۆمارێکی پرشنگدار ماوەکەی هەرچەندە کورد بوو تقریبا 11 مانگێکە بەڵام زۆر دەستکەوتی هەبوو ینی ڕوویەکی پرشنگداری هەیە کە ئێمە بۆ هەتاتە شانازی بە ماوەی ئەو حکومڕانیەوە بکەین. بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هیوا عەزیز کە بەڕێزیان مامۆسای مێژوون لە زانکۆ. مامۆستا سڵاو لێبێ زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ ئێوەش. ئەگەر بکرێت پێمان بڵێ سیما گەشە سندووەکانی 11 مانگەی حکومڕانی کۆماری کوردستان لە مەهاباد چی؟ سەرەتا سپاس بۆ ئێوە و وەکو جەنابێ وتت بەڕاستی دروستبوونی کۆماری کوردستان قۆناغێکی پرشنگداری مێژووی ئێمەیە و قۆناغێک کە ئەکرێ زیاتر ئێمە لە توێژینەوەی لێ بکەین تەنها لەسەر لایەنە سیاسی و سەربازەکەی نەوەستین بەڵکو ئەو هەوڵ و ماندووبوونا یاخود ئەو شێوازی بیرکردنەوە و خەباتە مەدەنیە ببینین کە لە ماوەی 11 مانگ و ئەوەنە ڕۆژکە نزیکەی 300 ڕۆژەکات تەمەنەکەی لە ماوەی ئەو 300 ڕۆژەیە چۆن هەنگاویان ناوە بەرەو بە شارستانی کردن و بەرەو گەشەپێدانی کۆمەلگای ئەو کاتەی کوردی کە کەوتۆتە چوارچێوەی سنووری کۆماری کوردستان کە هەندێک پێیان وایە یەک لەسەر سێ و هەندێک ژەڵێن یەک لەسەر چواری خاکی ڕۆژهەڵاتی کوردستانی کۆ کردوێتەوە لە خۆیان. ڕاستەکەی کاتێک کە ئێمە سەیری کۆماری کوردستانەکەین زۆر هەنگاوی جددی و کاریگەریان ناوە بە تایبەتی لە سەرەتاوە هەنگاوی گەورە و گرنگ ئەوە بوو کە ئەگەر پێشتر کۆمەلگای کوردی و کورد لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سایی با بڵێن دەسەڵاتی ئێرانی ئەو کاتە ژێرچەپۆک و چەوسێنراو بووە و لە ڕووی کولتوری و ڕۆشنبیریەوە مافی پێشێل کراوە ئەوە یەکەم هەنگاوی کۆمار بریتی بوو لە بەفەرمیکردنی زمانی کوردی و هەوڵدان بۆ بوژانەوەی ئەو زمانە بە تایبەتی لەوەیە کە زمان بووە زمانی سیاست و پەروەردە و نووسین و فکر و ئەمە ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو. ژمارەیەک چاپەمەنی و بڵاوکراوە بە زمانی کوردی لەو قۆناغەیە دەستی پێکرد و پەخشکرانەوە و چاپخانە هێنرایە چوارچێوەی با بڵێن کۆماری کوردستان و زمانی کوردی برەوێکی زۆر باشی سند لە هەمان کاتە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە خوێندن بووە خوێندنی ئیجباری یاخود بە ناچارکردن بە خوێندن بۆ کوڕان و کچان وەکو یەک و نەک بۆ کوڕان و کچان وەکو یەک بەڵکو سزایان بۆ هەموو دایک و باوکێکدانا کە کەم تەرخەمن لە ناردنی نەوەکانیان بۆ خوێندن. ئەمە ئەوەمان پێڵێ کە چەندێک خەمخۆر بوون بۆ ئەوەی کە کۆمەلگای کوردیش لە ڕووی ڕۆشنبیری و خوێندەواریەوە بەرنە ئاستێکی گەشەن سندوتر و بەرەو پێشی بەرن. لە هەمووی گرنگتر لە ئەوەیە کە خوێندنی شەوانیان کردەوە بۆ ئەوانەی کە بە ڕۆژ خەریکی کارکردنن و بواری فێربوونیان نییە. بە تەنیشتی ئەمەوە بانگەشیانە کرد بۆ گوندەکان کە هەوڵ بدەن ئەگەر خوێندنگەشیان نەبێ مەکتەبیشیان نەبێ ئەوە هەوڵ بن مامۆستایەک معلمێک بەکرێ بگرن و بیبن وانە بە مناڵەکانیان بڵۆ فێری زمانی کوردی و زانست و زانیاریان بکە. لەمانەش گرنگتر بریتی بوو لەوەی کە ڕۆژنامەی کوردستان کە زمان حاڵی کۆماری کوردستان بوو لە ژمارەسی بەدواوە تاوەکو ژمارە 6 تەواوی پیتەکانی زمانی کوردی هەر جارە و لە گۆشەیەکە لە ڕۆژنامەکە بە وەکووانە داناوە بۆ ئەو کەسانی کە ئەگەر دوورە دەسن بواری ئەوان نییە بچنە خوێندنگاکان یاخود ناتوانن بەشداری خوێندن بکەن بە شێوەیەکی فەرمی ئەوە ئەگەر خوێندەوارێکیان لێ نزیک بێ ئەتوانن لە ڕێگەی ڕۆژنامەی کوردستانەوە وەکو خوێندنگەیەکی گەڕۆک یاخود با بڵێن ئەوەی کە لە ماڵەوە فێری خوێندن ببن بە شێوەیەکی گشتی و هەموو پیتەکان فێربوون و فێری خوێندنەوەی کوردی ببن و ئەمە زۆر گرنگ بوو. بە تەنیشتی ئەمانەوە با بڵێن جوگرافیا و ماتماتیک و ئەوانەش وەکووانە لە ڕۆژنامەکەی بڵاو کراوەتەوە کە یعنی ئەوەش ئەوە گەێنێ کە ئەوان ڕەچاوی ئەو بارودۆخە و قۆناغی کوردستانیان کردەوە. دکتۆر یەکێک لەو سیما گەشە سندوانە هەر ئەمەیە کە تۆ باسێکی گرنگیدانێکی زۆر بە مەسەلەی پەروەردە و فێرکردن و خوێندن بە تایبەت
قازی و هاوڕەکانی بۆ ئەوەندە مهتەم بوون بە خوێندن و خوێندەواری لە نێو کۆمەڵگەی کوردیە. لە ڕاستیە با بڵێن جگەلەوەی کە وەکوتم کورد لەو قۆناغای ژێردەست بۆ وە زمانی چەوسێنراوەتەوە و مافەکانی پێشێل کراوە لە ڕاستیە پەیوەندی بەوە هەبوو کە قازی و با بڵێن ئەو دەستە بژێرەی کە لە دەوری بوو کە دەستە بژێرێکی گشتی بوو طبعاً ئەم دروستبوونی کۆماری کوردستان تەنها پەیوەندی بەو قۆناغ خێرایی با بڵێن جەنگەوە نییە بەڵکو پەیوەندی بەو زەمینە سازیشەوە هەبوو کە پێشتر کۆمەڵی ژەکاف دامەزرا بوو بەرلەوەی قازیش لەوێ بێ و زمینێکی تەواو و لەبار هەبوو بەرنامە و پرۆگرامێکی تایبەت هەبوو بۆ کارکردن لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی کوردستانە و کێشەی دواکەوتوی کۆمەلگای کوردی و نەخێنەواری یەکێک بوو لە کێشە دیارەکان بە تایبەتی کۆمەلگای کوردی لەو کاتەیە سیمای خێڵایەتی و دوژمنکاری نێوان خەڵکەکە و دواکەوتوی سیمایەکی دیار بوو و بە تەنیشتی ئەمەشەوە سیاسەتی با بڵێن ئێران بۆ با بڵێن ناوچە کوردیەکان سیاسەتێکی زۆر خراپ بوو لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی با بڵێن بنیادی شارستانیەوە ناوچە کوردەکان لە بنیادێکی زۆر خراپیان هەبوو لەبەرەوە ئایانزانی کە کلیلی پێشکەوتن و کرانەوەی عقلی مرۆڤەکان و بەرەو پێشچوونی کۆمەلگا بریتێ لەلایەنی خوێندن و ڕۆشنبیری لەبەرەوە زۆر کاریگەری با بڵێن لەسەر ئەوە هەیە و ئەوانیش لەو تێڕوانینەوە زۆر بایەخیان بەکای ڕۆشنبیری و فکری و فەرهەنگەکە داوە هەیئەتێکیان دروست کردووە بۆ ئەوەی کە تەواو با بڵێن کۆنتترۆلی لایەنە ڕۆشنبیریەکە بکە ئاڕاستەی بکە ینی ئێمە لە ڕاستیە ئێستاشی لەگەڵا بێ لەوانێ نەمانتوانی بێ ئەوە بکەین ئەوان هەیئەتێکی فەرهەنگیان هەبوو هەرچەم کوزاراوێکی تازێتە ناوە ئەوە هەیئەتی فەرهەنگی با بڵێن موافقی لەسەر بکە و ڕەزامەندی لەسەر بڕێ ئەنجا لە نووسین و بڵاوکراوەکانە بەکار بهێنرێ بەڵام ینی حتا ویستوانە ینی ئەو پشێوی و شپرزەیە کە لەو قۆناغەیە هەبووە لە ڕووی فەرهەنگی و ڕۆشنبیریەوە کۆنتترۆلی بکەن ڕێکی بخەنەوە و ئاراسی بکەن ئەوەی کە تۆ باسێک ئێستێمە و دەستێمان نییە ڕاستە لە دوای ح ساڵ بەدڵنیایی باشە دکتۆر باس لەوە کرد کۆمەڵگی کوردی کۆمەڵگێکی خێڵەشی بوو سەرڕای ئەمە ینی ماوەی حکومڕانیەکەی کۆمار ئەو یان زەمانگە شەڕ و ئاژاوە و کوشت و بڕین و ئەمەی زۆرتیان ڕوونادا ینی ژمارە و کەسانەش کە دەکوژێن لەو یان زەمانگەیە دەوترێت زۆر کەمن هۆکار زۆرە بۆ ئەوی کە باسیکەین بۆ وانە بوو ڕاستەکەی ئەو گروپە کە هەم حکومداریانە کرد لە چوارچەوەی کۆماری کوردستان و با بڵێن داینەمۆی دروستکردنی ئەو بنیادە سیاسی بوون ڕاستەکەی زۆر جوان لە کۆمەلگای کوردی خۆیان تێگەیشت بوون و ئایانزانی چی ئەکەن بۆ نمونە لە زیاتر لە 7 جار بڵاو کراوەتەوە کە هەر کەس بەبێ مۆڵەت چەکی پێ بێ لە ناو شار یان فیشک بتەقێنێ سزایەکی تون دەدرێ ئیتر یان زیندانیە کرێ یان غەرامە کرێ بە هەر شێوە لە شێوەکان ئەمە لەلایەکی تر هەوڵ دراوە کە با بڵێن لە ڕووی کۆمەڵایەتی تاکەکان جوان پەروەردە بکەن تەنانەت هاتوون مامۆستایانیان هێناوە خولی دومانیان بۆ کردوونەتەوە وتیان گەیانون کە تۆ کاتێک پەروەردەی مناڵێکەکەی پێویستە بەر لەوەی بە مناڵەکە بە بۆوانە پێی بڵێ ئەبێ بە کردداری تۆ ببیتە پێشەنگیەوەی کە کردەوەی باش و چاک لە کۆمەلگایە چییە بە تەنیشتی ئەمەوە هاتوون جوان تێگەیشتون لە بنیادی گەشەکردنی کۆمەڵایەتی لە کۆمەلگایە چییە لەبەرەوە باسییان لەوە کردووە کە سێ دروشمی سەرەکی هەبووە لە کۆمارە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکەمیان بە زمانەکەی خۆیان ئیتیحاد دووهەمیان زانین سێهەمیان تێکۆشین و کار واتە یەکەم جار تەبایی دووەم جار دروستکردنی مەعریفەیەکی گشتی کە پیان وا بووە مەسەلەن هەر کەسێک لە شوێنەکەی خۆیان لە نووسینە کاشتێکی جوان هەیە ئەڵێ چی ئەڵێ ئێمە لە خەڵک داوا ناکەین بڕۆ ئەنیشتاین بخوێنێتەوە و لە فرۆید تێبگا و لە چی تێبگا ئەڵێ ئەمانەوە هەر کەسێک کە ئیشێکەکە لانی کەم ئەو زانیاریانی کە پەیوەندی بە کارەکەی خۆیەوە هەیە بزانێت چییە واتە با بڵێن ئەو کەسەی کارەکە بە مەعریفەوە کار بکە نەک وەکو شتێکی تەقلیدی و کلاسیکی بڕاکارەکەی بکە بۆیە لەبەرەوە یعنی سەرەکەی زۆر بە جوانی باز لەواکەن کە کار سەرچاوی گەشە پێدان و داهێنانە لەبیرمان نەچێت ئیبن خەلدون
زووتر ئەڵە چی ئەڵێ باسی کۆمەلگای عقللاوازەکە ئەڵا عقللاوازەکانی کۆمەلگا ئەوانن کە هەمیشە بە دوای دۆزینەوەی یانسی بێگاخ و گەنجینەیەکی ژێر زەویان بۆی دەوڵەمەند بن لە کاتێکاڵە سەرچاوی داهێنان بریتێ لە کارکردن چونکە تۆ لە ڕێگەی کارکردنەوە هەم داهێنانەکەی هەم دەوڵەمەنە بی و سامان کۆکێتەوە لەبەرەوە ئەوان یەکێک لە دروشمەکانیان بریتی بۆ لە کارکردن وەوتوشیانە هەر لە تێکستەکانیانە وجودی هەیە کاڵەن کار سەرچاوی بە شارستانی کردن و تەمەدونە لەبەرەوە زۆر گرنگە مرۆڤ هەمیشە بە دوای کارکردنەوە بێ بۆیە ینی زۆر جوان لە بابەتەکان تێکەوتون هەوڵیان داوە کێشە کۆمەڵایەتەکان زۆر بە جوانی چارەسەر بکەن یەکێک لە دیاردە زۆر باوەکانی کۆمەلگای کوردی لە قۆناغای بریتێ لە دیاردە ڕادووکەوتن هاتون چارەسەریان بۆ دۆزیەوەتەوە ئەڵێن هەر کەسێک پیاوێکی ژندار کچێک هەڵبگرێ سزاکەی سزا و غەرامەی هەیە بۆی هەیە لە 10 ساڵەوە تا حتا لە سێدارەدانیش بڕوە باشە بە هەمان شێوە ئەگەر ئافرەتێکی مێردار دوای گەنجێک بکە بەڵام بە تەنیشتی ماڵە چی ئەگەر کچ و کوڕێک هیچ مانعێک نەبوو هیچ بربەستێک نەبوو لە بەردەم بێگەیاندنی ئەم دوانە و تەنها مەزاجی دوو خێزانەکە نایڵن ئەوە دادگا توانێت ئەوە یەکلات بکاتەوە محکەمە توانێت یەکلا بکاتەوە بەیەکیان نەگەێنێ لەو قۆناغە دواکەوتی کۆمەلگای کوردی باسەکەم لەبەرەوە زۆر بە وردی لە کۆمەلگای کوردی تێگەشتون بە تەنیشتی ئەمانەوە بڕیاریان ناوە وتاری هەینی بکرێ بە کوردی لەبەرەوەی کە با بڵێن تاکی کورد زۆر جوان لەوە تێبگا کە مەسەلەن لە ڕووی دینیەوە چۆن مامەڵاکە چۆن لە تێکستەکان تێگا ئەمە زۆر گرنگە لەوەی کە تاکی کورد لە ژێر هەژمونی باڵادەستی ئاینی نەتەوەکان هێنێتە دەرەوە بۆ ژێر هەژمونێکی ئاینی کە کورد خۆی ئاڕاستەیەەکە لەبەرەوە ئەمە زۆر گرنگ بوو کە بە کوردیکردنی وتاری هەینی ئەمە بە تەنیشتەوەی کە ینی وای لەکە کە هەموو تاکێک خۆی پشت بەخۆی بەستێ لە تێگەیشتن لە دین نەک کەسێک ئاڕاستی بکە و هانی بدا بۆ جۆرێک لە دیدی ئاینی ئەوە پێشتر لە لای لە چوارچێوەی ریفۆرمی ئاینیە یەکێک لە بیرمەندە ئینگلیزەکان هاڵە کارێ بکەم بە وەرگێڕانی کتێبی پیرۆز بۆ زمانی ئینگلیزی هیچ جوتیارێک پێویستی بە پیاوێکی ئاینی نەبێت بۆ تێگەیشتن لە تەکستە ئاینەکان لەبەرەوە ئەم وەکوڵێ هەڵمەتی هۆشیارکردنەوەی تاک لە کۆمەلگەیا و چارەسەرکردنی کێشە و گیر و گرفتە کۆمەڵایەتەکان ڕۆڵێکی گرنگی هەبوو لەوەی کە با بڵێن هەم تەبایی دروست بێ هەم دیاردەی کوشت و کوشتار کەم بێتەوە و کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی شارستانی ئاڕاستە پێ باشە دکتۆر بۆ ئێستا ئێمە چۆن نەتوانین کەڵک لە ئەزمموی حکومڕانی کۆماری کوردستان وەرگرینە مەهاباد ڕاستەکەی ئێمە ئەزمونمان زۆرە لە مێژوو بتوانین کەڵکی لێوە بگرین بەڵام بەداخەوە ئێمە کۆمەڵە کۆکار هەیە کەوامان لێکان نەتوانین وەکو پێویست ئەو ئەزمونانە بخوێنینەوە یەکیان لەوانە هەمیشە ئەوەی کە ئێمە پێمان وایە با بڵێن مێژووی ئێمە مێژوویەکی لێکدابڕاوە مێژوویکی بازنەیە بەست پێچەوانەی مێژووی نەتەوەکانی دنیا خۆی پێویستە مێژوو و دیاردەی مێژوو نووسی لەناو کۆمەلگایە بە ئاڕاستەیەک بڕوا کە مێژوویەکی بەردەوام و لەسەر یەکنیشت و کەڵەکە بوو بێ واتە مێژوویەکی تەساعودی بێ هەمیشە بەرەو باڵایی بڕوا بەڵام لە لای ئێمە نەخێر مێژووی ئێمە وەکو کۆمەڵێک بازنەی داخراوایە لە تەنیشت یەکدانراوەکە هیچ ئەزمونێک لەم بازنەیە نەگوازراوەتەوە بۆ ئەزمونێکی تر لەم ڕوانگەیەوە لە ڕاستیە ئێمە ئەکرێ لە زۆر دیاردەی گەشی ناو کۆماری کوردستان سوود وەرگرین ئەوان لەو قۆناغە بیریان لەوە کردوتەوە کە گەشەپێدانی ئابووری و دروستکردنی کۆمپانیای کوردی و هەوڵدان بۆ دۆزینەوەی بازار بۆ ئەو شمەک و کاڵا بەرەم هاتووان ناوخۆیانی کۆماری کوردستان بدۆزنەوە مەسەرەن کێشەی تووتن یەکێک بۆ لەو کێشانەی کە حکوومەتی با بڵێن تارانی سوێتی زەخت خات سەر کۆماری کوردستان کە تووتنەکانیان لێ نەکڕێتەوە بۆیە گەنجینەکان ڕێژێکی زۆر لە تووتنیا بووە ئەمان بۆ چارەسەرکردنی و کێشەی ڕویان کردوتە وڵاتی شوورەوی لەو قۆناغا و هەوڵیان ناوە تووتنەکەیان بە شوورەوی بفرۆشن و لێەوە وەکوڵە دەریچەیەک بدۆزنەوە بۆ چارەسەری ئەو تەنگژە ئابوووریە هەوڵیان داوە چارەسەری ئەو کێشانە بکەن کە لە بەر دەم گەشەکردنی بنیادی ئابووریا هەیە بۆ نمونە ئەو نەخۆشی و پەتایانی کە تووشی کشت و کاڵە بن لە قۆناغەیە چۆنێتی چارەسەرکردنی و دیاریکردنی جۆری چارەسەرەکەیان بۆ جوتیاران ڕوون کردوتەوە لە قۆناغەیە ئەبێ ئاگامان لەوە بێ کە نەڕاگەیاندن لەو ئاستایە مەسەلەن هۆشیاری خەڵک لە ئاسی پێویستە لەبەرەوە گەشتنی دەنگی حکوومەت بە خەڵک زۆر قورس بوو بەدڵنیایی بە تەنیشتی ئەمەوە کۆماری کوردستان
زۆر هەولیاوە لە هاوڵاتی خۆی نزیک بێ وە زۆر خەمی تاکی با بڵێن کورد بووە هاتووە باز بۆ نمونە لە نمونەیەکیان باز لە ڕۆڵی شارەوانیەکە لە شارەکانە چیەکە چۆن فێری زەوق و سەلیقەیانەکە تەنانەت ئەڵێ ئەرکی شارداریە بۆ ئەو خێزانانەی کە ناتوانن بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ خواردن و ئەتەکێتی خواردنی خۆیان بکەن شارداری بۆی هەیە نوێنەری خۆی بنێرێتە ماڵەکان و فێریان بکە لە شێوازی مەسەرەن بۆ نمونە لەو قۆناغا کە زۆر باو نەبووە دەستشتن پێش ناخواردن و دەستشتن دوای ناخواردن و چۆنێتی ڕازاندنەوەی سفرە و دانانی سفرە باشە بەتەنیشتی ئەمەوە مەمنوع بووە ئێستا ئێواران بڕۆ بەردەی مزگەوتی گەورە بزانێت چێبینی تاشتە خوارەوە مەمنوع بووە هەر دوکاندارێک لە بازاڕە خۆڵ و خاشاک لە بەردەمی دوکانەکەی بەجێ بێڵە کاڕاتەوە شوێنیان بۆ دیاری کردوون کابێ بیبن لێ کۆی بکەنەوە و دوایش لێەوە گوازراوەوە بۆ شوێنی تر ئەم جۆرە لە مامەڵەکردن و هەر کەسێکی سەرپێکی کرد بێ غەرامە کراوە بەڵام لە ڕاستیە ئێمە تا ئێساژ نەگەیشتونێتە ئەو ئاسە لە هۆشیاری کە بتوانین پاکوخاوێنی بەردەمی با بڵێن دوکان و بازاڕەکانی خۆمان بپارێزین ئێستاشی لەگەڵا بێ ئێمە کێشەی مەسەرەن کەم تەرخەمی فەرمانبەران کێشەی بەرتیل بە هەمان شێوە تا سزای لە سێدارەدان بۆیان دیاری کردووە کەسێک لەسەر با بڵێن یەکێک لە ژمێریارەکان لە بۆکان لەسەر دزینی 69 تمەن لەسەر دزینی 69 تمەن ناوی فەزح کراوە لە ڕۆژنامە و دەرکراوە لە ئیشەکەی سزاش درراوە بەم شێوازە مامەڵیان کردووە بەڵام ئێمە لێرە نەخێر تا ئێستا نەمانتوانی ئەو شتانە بکەین موجامەلە و وەکوڵێ لە بەرخاتر و نازانم چی کۆمەڵێک شت وای لێ کردوین کەس بەخەم ئەو بەرپرسیارەتەوە نیە کە لە ئەستۆی خۆیەتی بەڵام ئەوان زۆر جوان زانیوانە خەریکی چین بۆیە کاتێک تۆیت کۆماری کوردستانە خوێنیتەوە لە ماوەی 330 ڕۆژە ینی زۆر جار تووشی شۆک دەکات چۆن توانیوانە ئەم هەموو ئیشە بکەن لە کاتێکە میکانیزمەکانی بەردەستیان سادە بووە لە کاتێکە دوژمنەکانیان ئەو کاتە زۆر بەهێزتر بوون و ئەمان لە ئاستێکی کۆمەلگیان لە ئاستێکی زۆر خراپە بووە ئەو هێزە مرۆیی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبووە بەو شێوازە لەبەرەوە یعنی ئێمە توانین زۆر باش لەوە تێبگەین کە دڵسۆزی لە ئاستی بەرپرسیارەتیا بوون و نەترسان لە مامەڵەکردن لەگەڵ ئەو با بڵێن بەرپرسیارەتی کە لە ئەستۆیە و هەروەها بەکارهێنانی با بڵێن میکانیزمەکان و دەسەڵات بۆ خزمەتی خەڵکو و لە پێناو بەرژەوەندی خەڵکە بە دڵنیایی ئەو وانانن کە ئێمە کرێ لە کۆماری کوردستانە بیخوێنینەوە زۆر بەڕێز دکتۆر پسپۆر لە بواری مێژوو دکتۆر هیوا عەزیز پرۆفیسۆری یاری دەدەر دکتۆر هیوا عەزیز مامۆسای مێژوو و مامۆسا لە زانکۆی سلێمانی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بەڕاستیەوەی کە باسێکی ینی مایەوەی ئێمە شانازی پێوە بکەین زۆر سپاس بۆیە بەدڵنیاییەوە زۆر سپاس کە ئامادە بووی لەلامان